ئەزانی بە بۆچوونی من ئەم یەکگرتنەی کە ئێستا هیچ کاتێ بەقەتی ئەم کاتە کورد پێویستی بە یەکگرزی و یەکدەنگی نییە بەڵام بە تەسەوری من هەندێک حزب هەن کە نزیکن لە تورکیاوە لە تورکیای فاشستەوە بە تەسەوری من ئەو حزبانە دەستێکیانتیایە کە ئەم یەکریزی و یەکگرتنە دەبێت ئەگنا یەکگرتن و یەکریزی کورد زۆر ئاسانە ئەزیزم تێگەی ئەوە تا سەپاری دیموکراتی کوردستان کە هێزی یەکەمە لە هەرێمی کوردستان ئەتوانێت تێگەی ئەوە تا ڕۆژتاوارە ئاگادارین لە هەواڵەکان حزبەکانی هەمووی کۆکردەوە بەڵام هەندێک حزبیان تێگەی لەگەڵتان نای مەسەرەن بە بۆچوونی من لەگەڵتان لەگەڵ یەکریزیەکان بەڵام ئەبێ بگەڕنەوە بە مەرجعەتی خۆیان کە نزیکن لە تورکیاوە لە ئێستادا ئەتوانم بڵێم بە خراپترین ئەقاردا تێپەڕێت چونکە کورد ئێستا بێسەرکردەیە تێگەی سەرکردەیەک نییە بتوانێت ئەو شەمە نەفەرەکەی کورد لێ بخڕ بیگەنێت ئاقارێک ئێتە بڵێن گەشتنە ئارامی ئەوەی کە باسەکرێ ئێستا لە میدیاکانەوە دەبینین سەرجەم لایەنە کوردستانیەکان سەرجەم ئەو حەزب و لایەنە سیاسیانی کە فەرمانڕەوان لە کوردستان یاخود کەمینەن لە کوردستان باسی یەکڕیزی و یەک گوتاری و یەک هەڵوێستیەکەن بەڵام ئەوە بە درێژایی مێژوعی چەندین ساڵی بە جومان لەو قسەیە تاکو ئێستا ئەمە نەبوو بەفعل باشە هۆکاری چیە کە نابینە فعال کوردستان ئەگەری مەسیریکەین لە چەند حزبێک پێگاتوە و حزبانی کە لە کوردستانن سەرجەمیان سەر بە یاخود لە ژێر فەرمانی دەوڵەتی شتران ئەم دەوڵەتانەش ئەم حزبانە بەکاردێنن بۆچی بە ئامانجەکەی خۆیان ئەگەر ئەو حزبی کوردستان و حزب کوردستانیانە لەژێر ئامانجی ئەو حزبانی ئەو دەوڵەتانی دەروانە بێ بێگومان بەنامێنن یعنی ئێستاگەر بین بەڕوونی باسی بکەین پارتی لەژێر فشاری تورکیایە ئەگەر پارتی بێک هەنگایەک بنێک یەک هەنگاو بەبێت تورکیا ناتوانێت بنێت ئەگەر بێت باسی یەکڕیزی بکات ئەبێت تورکیا بڕێ لەسەر یەکڕیزیەکەی کورد بدات یعنی بینی ئێستا پارتی سەرجەم دەسەڵاتەکانی کوردستانی قۆڕە کردووە چی لە سەرۆکایەتی هەرێم چی لە ئەنجومەنی وەزیران چی لە ئەنجومەنی ئاسایش چی لە هەموو پۆستە سیادیەکان لایەوە خۆی بە براگەورە شەزانێ براگەوری ئەوەی کە پارتیکە براگەورەی نییە ئەگە بێ براگەورە بێت بەجددیە بە براگەورە بێت ئەو یەکڕیزی کە باسێکن لە کۆبوونەوەکانی دواییدا ئەبێ بەفعالی بکرێ هۆکاری دروست نەبوونی یەکریزی نێوماڵی کورد ینی بۆ دوو هۆکارەگەڕێتەوە یەکێکیان ئەوەیە کە هەر لە بنەڕەتە حزب و لایەنە سیاسیەکان لە کوردستان ئەتوانم بڵم بە جۆرێک لە جۆرەکان زۆر کار لەسەر وەدیێنانی خەونی لە مێژینەی گەلی کورد یا بەدوای ئامانجانەتەوەیەکانەوە نین ینی چاویان یا تارگێتیان لەسەر بابەتی نەتەوەیی نییە ئەمە یەکێک لە هۆکارەکانە زیاتر بە دوای بەرژەوەندی حزبی و شخصی خۆیانەوە یەکێک لە هۆکارەکانی تر ئەوەیە هەر یەکێک لە باشوور لەژێر کێفی وڵاتێکی ئیقلیمیایە ئەمەش ینی ناتەبایی دروستەکە لە نێوان حزبەکانە مەسەلەن حزبەکەیە لەگەڵ وڵاتێکی ئیقلیمیایە حزبێکی ترێ لەگەڵ وڵاتێکی ئیقلیمیایە ئەمە واکات کە بەرژەوەندەکانیان دوورە لە یەکتریەوە و بە جۆرە لە جۆرەکان ینی ئاڕاستە ئاکرێن کاتێک کە بەرژەوەندیەکی گەورەی گەلەکە دێتە پێشەوە ئەو وڵات ئیقلیمیانە هۆکارە بن بۆ ئەوەی کە ئەو ئامانجە گەورانە وەدینێن